ئەمن لێرە وها مەشهورم مەلا حەمیدم لە ساڵی 82 ئەو دوکانم هەیە خۆشم هیواتم ئەو ئیشە بەلوێ ئەو کاسێ هەر بژار تێ بخۆ لە منداریەوە شتانم هەبوو لە مارێ دامدەنێت دوای دوکارم دانراو لێرە نەبوو ئەو کەرەپوو شتیوە یەکەم کەسە من داملە لە قەیسەری لە ساڵی 1982 ئێرە دەراخانە بوو پشتە تو دەراخانە بوو هەموو پرۆفیلە ژندانیش بوو شتی قەدیمیان دەهینا دەچم دەم کڕی لە مارێ دام دەنا غورفەکم کردبوو لۆ هیوایەتی خۆم پێشی 82 لە عمرم لە 25 ئەوان نەبووە کە ئەوانم خڕ کردەوە بە ساری هەمووان دەزانم هەکا براک دەست کاتە شتەچی دەزانمەوە بە چەندیم کڕیەوە بە چەندیش دەدەم بەس برێن چەندم هەیە نازانم چکو زۆرەوە دەبینە شایەکەگە لە زۆرە پشت هەیە بە 200 دلارم کرد یاڕ ئەمە 100 دلاری دەدەم لەبەرەوەی بازار حکم دەکا بازار نییە کڕنی فرۆشتنەکە زەعیفە ئیسان دەبێت دەگە بازار سعرەکەی بم کە خانی نوێ دەکەن لەمارە مەعرەزێکی دەکەن دێن ئەو شتانە دەبن ئێستا ئەوەی کامل معلوماتم هەیە بچین ئێستا ئەو کابرێت لە مەتحەفی معلوماتی من لەسەر نەیوی نەزەریە من عەمەلی ناوی شەکەی بە فەنکان هەیە بە 10 وەرەقەیە هەیە بە 3 وەرەقەیە هەیە بە 7 وەرەقەیە ئەوانە گران شتێکە 200 دلار و 100 دلار و 50,000 و 100,000 و یعنی سعرەکان بە جۆری ئەوڕۆ هان هەیە زەرە دەکات دەیفرۆش بەس لەبەرەوەی کە بازار نییە مەجبوری دەگە بازارەکەی بڕ ئەوە پەرەشوتەوە ئەو پەرەشوتە بە 7 وەرەقەیە ئەو بڕنۆیە تێمقراتە بە 12 وەرەقەیە ئەو ماوەزەرە بە 10 وەرەقەیە ئەو قەدیمترین چاکە فەنگ کابراز نەبی دێکە سای پێ دەکەوی ئەو شتا غەریبانەمان هەیە زۆر کەیفی پێدە ئێستاوە دەبینیوە مەجموعە کاتن سعوفی بوون ئەوە مقابلەیان کردم ئەوە هەموو سوالانیان لێ کردم دوای کردیانە زەریدا کە ئێستا خزمیشم بێ بە پێنجە ئەزنەبێکی بێ هەر بە پێنجی دەدەنی چکووە مەسەلەی مەروەتە کابرای ئەزنەبی شەر ئینسانە وەچی من وەچی تو ئەوە نییە بەس هەیە ئەو فەرقی پێ دەکات بەس ئەوە لەکنە من نییە ئەوەی بەس گوتی کوردیش ئەوەی کوردی بی دەمەوێت هەموو لۆ جوایز کردەوە حسابم کرد بە قایمەکەی لۆم لێ دەبە عاسیبەی گوتم ئەوەندە دەکات ئەویش تەماشای کرد و حسابی کرد پارەکەی دامێکە حسابم کرد ئەو کار سویسری بوو لەوانەیە 4,000 و شتێک زیاد بوو دیسا عاسیبەکەم لێداوە دەگە شایەکەم حساب کرد هەر زیاد بوو هەڵە پارەکەم دەری ناوێم وای زانی پشێمان دەبمەوە لە ئەشایەکەی بە ئینگلیزی وتی گوتم ئەوە زیادە زیاد زۆر کەیفی پێهات دەستی هاوی تەمەنم تەمەنەوە نابێت چتووە دەبێت ئێسان مەروەتی هەبی لەگەڵ کەسێک بعض شتەی مەسەلەن من کەیفم پێدا ئەو ڕستەم سێ بعض شتە ئەو کودی مدی بعض شتەیە نایفرۆشم نییە بکڕمەوە لە زێ دانێمەوە یانە بعض شتی نافرۆش قەت پشێمانی نەبوومە لە معاملێ بەڵێن بریان نەمفرۆش باە ئەو بریایم نەگوتە قەت هەر هەموو شتەکانی خۆم خۆش دەوێت ئەوەی شتی کەوم مەیلی کەونی هەبێ من کەیفم پێێ